کەسێک بووی لە ژینم کە من بە دڵخۆشم ویست تەنیا کەسێک بووم کە هیچ کات تۆ هیچ کات نەتەویست تەنیا کەسێک بووی لە ژینم کە من بە دڵخۆشم ویست تەنیا کەسێک بووم کە هیچ کات تۆ هیچ کات نەتەویست ئازارە بۆم دەبینم کە ئێستا لەلام نی چۆن دەتوانی ئەی بێوەفا وا بێ هەواڵبی گریانی بێ فرمێسک بۆ تەکار و پیشام من پێم وابوو تۆ دەتوانی پشت و پەنام بی ئازارە بۆم دەبینم کە ئێستا لەلام نی چۆن دەتوانی ئەی بێوەفا وا بێ هەواڵبی گریانی بێ فرمێسک بۆ تەکار و پیشام من پێم وابوو تۆ دەتوانی پشت و پەنام بی رازی ڕێگەم بۆم مەگەر لەلەمبە تۆ ئەو کەسەی من بۆ دەسووتێم گەرچی بێ ئاگای گرنگ نەبوو هەورازی ڕێگەم بۆم مەگەر لەلەمبە تۆ ئەو کەسەی من بۆ دەسووتێم گەرچی بێ ئاگای ئازارە بۆم دەبینم کە ئێستا لەلام نی چۆن دەتوانی ئەی بێوەفا وا بێ هەواڵبی گریانی بێ فرمێسک بۆ تەکار و پیشام من پێم وابوو تۆ دەتوانی پشت و پەنام بی ئازارە بۆم دەبینم کە ئێستا لەلام نی چۆن دەتوانی ئەی بێوەفا وا بێ هەواڵبی گریانی بێ فرمێسک بۆ تەکار و پیشام من پێم وابوو تۆ دەتوانی